گوڵزار 15 ساڵە زانیوێتی کچەکەی نەخۆشی ئۆتیزمی هەیە. لەگەڵ خۆی هێناوێتی بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی نیشتیمانی ئۆتیزم کە لە سلێمانی بەڕێوە چوو. باز لە گرفتەکانی کچەکەی دەکات کە بارگرانی لەسەر ژیانیان دروست کردووە و ناتوانێت لە هیچ شوێنێک بەتەنها جێی بهێڵێت. هی معاناتمان زۆرە، ینی لەگەڵ خوشک و براکانی ناگونجێ ئیسعاجیانەکە، ئیتر بە کەڵکی ئەو هەندێک شوێن نایە، بە دەنگە دەنگی زۆر بێتاقە دەبێ، ئیتر معاناتمان زۆرە بەڕاستی. لەم کۆنفرانسەدا لەلایەن پزیشکان و شارەزایانی نەخۆشی ئۆتیزم و نەخۆشیە بۆ ماوەیەکان بە شێوەیەکی زانستی باز لە هۆکارەکانی زۆربوونی حاڵەتەکانی نەخۆشی ئۆتیزم کرا کە دیارترین هۆکارەکانیان بۆ پیسبوونی ژینگە و خواردنی کوالیتی خراپ و حاڵەتی بۆ ماوەیی خێزانی گەڕاندەوە. کە تۆ سەیری ئەوە بکەیت کە نەخۆشیێکی بۆ ماوەیی لە زیادبوونایە کەواتە تۆ دوو هۆکار ئەدۆزیتەوە لێرەیە، یعنی یەکەم شت کە بیری دەکەیت وەڵی هۆکاری ژینگەیی کاڵەی ژینگەیی خواردن و خواردنەوە ئەو ئاوهەوایی کە هەڵی ئەمژین و لەگەڵ کۆمەڵ ینی حاڵەتی نەفسیشەکەوێتە سەر لەگەڵ بڵین تێکەڵبوونی لەگەڵ بۆ ماوەیی. ئەو منداڵانەی گومانی نەخۆشی ئۆتیزمیان لێ دەکرێت لەلایەن لیژنێکی پسپۆڕی تەندروستیەوە پشکنینیان بۆ دەکرێت و دوای دڵنیابوونەوە لە توشبوونیان ئاراستەی سنتەرەکان دەکرێن بۆ ڕاهێنانەوە. کە فراجوڵە بێت یان بیرکۆڵ بێ یان دواکەوتنی ژیری هەبێت ئەوانە لەو بابەکویەکەنەوە و دەستنیشانێکن دکتۆرەکان کە ئۆتیزمە لە ئێمە تۆمارەکرێ. ئێستا شتێکیان هێناوەتە پێشەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ئەبێ ئەو مناڵانە بە فلتەری پەروەردە دەربچن، نابێ فرەجوڵە بن، نابێ زۆر حەڕوک بن و شتانە ئیجا بخرێنە قوتابخانەکانەوە. یعنی بەڕاستی ئەماڵێن سنتەر بۆ شیانەوە، یعنی کەوابوو ئەگەر لە سنتەر هیچ نەکرابێ معناوێ لە قوتابخانەکانیش وەریان ناگرن و هیچ شتێک ناکرێ. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 3500 نەخۆشی ئۆتیزم هەیە و بەشێکی زۆریان لە سنتەرە حکوومیەکان ڕاهێنانی شیاندنەوەیان بۆ دەکرێت و بۆ کۆمەڵگا ئامادە دەکرێنەوە، بەڵام وەک کە سوکارەکانیان دەڵێن حکومەت وەک پێویست هاوکار نییە بۆ سوکردنی باری گرانی سەرشانیان. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.